بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لەژێر سێبەری ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ئەمڕۆ ئەچینە خزمەتێکێک لەو هاوڵە شیرینانەی کە هەتا ئەمڕۆ زۆرترین جار ناوی ئەبین. کەم خوتبە هەیە ماوەسانی ئاینی ناوەکەی نەڵێن، کەم کتێب هەیە پڕ نەبێ لە ناوی ئەم سەحابیە بەڕێزە، کەم جار هەبووە کە کتێبێک یان فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگری بەدەستەوە و حیاتی ئەم پیاوە گەورە یان ناوی ئەم پیاوە گەورە نەبیستی و نەبینی کە ئەویش بریتێ لە ئەبوو هوڕەیرە. ئەبوو هوڕەیرە یەکێکە لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە زەمەنی جاهلیە ناوی عەبدی شەمس بوو، عەبدی شەمسی کوڕی سەخر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی گۆڕی بە عەبدوڕەحمانی کوڕی سەخر. ئەفەرمێ خۆشترین ناو بەلامەوە ئەو ناوە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم گۆڕی بۆم کە کردی بە عەبدوڕەحمان و کونیەکەشی ئەبا هوڕەیرە بە هەمان شێواز هەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی دانا. بۆچی ناویان لێناوە ئەبا هوڕەیرە یا لە هەندێک ڕێوایەتە خۆشەویستمان پێوتو ئەباهیر. ئەفەرمێ جارێکیان ڕۆشتە دەرەوەی شاری مەدینە، بینی پشیلەیەک تۆپی و بەچەکانی بەو ناوایەن و ئەڕۆن. ئەفەرمێ ئەویش چۆن ئەم جوبەیە ئەم دەمەی گەورەیە، ئەفەرمێ بە هەمان شێواز دەمی جلەکانی گەورە بوو دەستی. ئەفەرمێ هەموو بێچووەکانی خستە ناو دەستی و هێنایەوە بەرەو مەدینە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەوە چییە ئەو پشیلانە پێت؟ فەرمووی ئەوە دایکیان مردبوو، ئەوە شێوازە تۆپی بوو، منیش بەچەکانیم هێنایە. فەرمووی ئیزەن ئەنتە ئەبا هوڕەیرە، کە ئەوە تۆ باوکی وردە پشیلە بچووکەکانی. هوڕەیرە چووکە کورتکراوەی هێڕەیە یان بچووکراوەی ئیسمی تەصغیرە بۆ هێڕە. ئەم سەحابیە بەڕێزە دایکی ناوی مەیمونەی کچی سەبیحە کە ئەویش یەکێکە لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بۆمان ئەگەڕێتەوە. ئەفەرمێ کاتێک کە هاتمە ناو مدینە چۆن گەورە بووم، ژیانم چۆن بوو، کە ئیبن حەیان بۆمان ئەگەڕێتەوە. فەرمێ نەشەأت یەتیمەن، من بە هەتیوی گەورە بووم و هاجرت مسکینا، کە هیجرەتیشم کرد بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، زۆر فەقیر بووم. وكنت أجيرا لبسرة بنت غزوان، بووم بە ئیشکەر لە بەردەم بوسرەی کچی غەزوانە، بەس بەچی بطعامی بەطنی، بەس ئەوەنە خواردنم باتێ بژی و مەمرە، نانەسکی بە کوردەواری خۆمان. ئەفەرمێ فكنت أخدم إذا نزلوا وأحدوا إذا ركبوا. ئەفەرمێ کاتێ سواری وشترەکان ئەبوون، ئەوایە من گۆرانیم بوو تای بۆ وشترەکان، و ئەگەر بەهاتایە ئەوان لایەن بدایە لە شوێنەکە بۆیە خزمەتم بکردایە. طبعا شتێک هەیە بۆ وشترەکان پێوترێ حادی. ابن القيم كتابێکی بنا حادي الأرواح إلى بلاد الأشواق إلى بلاد الأفراح. حادی ئەو کەسەیە کە گۆرانی بۆ وشترەکان ئەڕوا. وشتر طبعا طبیعەتی تایبەتی خۆی هەیە. یەکێک لە شتە سەیرەکانی وشتر کاتێک کە گۆرانی بۆ ئەڵێ ڕەوتی سەریعتر و خۆشتر ئەبێ، بۆیە هەمیشە ئەو قافڵەی وشتر کە ئەڕوا گۆرانی بێژێکی پێویستە. ئەبوو هوڕەیرە ئەڵێ من گۆرانی بێژیان بووم. ئەڵێ سبحان الله، خوای گەورە لەبەر حورمەتی گەورەی ئیسلام کە حەزم ئەکرد خزمەتی دین کەم، ئەڵێ منی کرد بە هاوسەری بوسرە. بوسرە دوای فترەیەک خۆی داوای کرد لە ئەبوو هوڕەیرە کە بیخوازێ. ئەفەرمێ وە غەیری ئەمە، خوای گەورە منی کرد بە ئیمان بۆ ئیمانداران، پێشنوێژیم ئەکرد بۆ ئیمانداران. من پێشتر گۆرانیم ئەوت بۆ وشتر، ئەمما ئێستا پێشنوێژی ئەەکەم بۆ ئیمانداران. چۆن مسلمان بوو ئەبا هوڕەیرە؟ طبعا تیرەی دەوس، ئەبوو هوڕەیرە دەوسیە، دەوسی ئەزدی یەمامیە. سەحابەیەکی بەڕێزمان هەیە بە ناوی طوفەیلی کوڕی عەمری دووسی. طوفەیل گەورەی دووسیەکان بوو. ئەفەرمێ
هاتنا ومدينة وهاتنا ومكة وبستك بيغمري خوا صلى الله عليه وسلم هات وبيا أبو مشركان أو ناقص أبو كرد لحيبة عليه لو كم كردوا جوم لدين جنبه وكان السحر اللي أكا أواد اللي أكا الله لبناي كعباب مسير كم قرآن أخوانه توزي جوم لقرآن الله لو كم دري هنا جوان جوم قرد سير كم بخوا أمنا السحر نجادو إيمانه هنا كإيمانه هنا في غمر إخوة صلى الله عليه وسلم أمري فيك كبسته ولا قومك دعوك بياك زور طبيعة الزبر والطفيل أفرمك الروش توا زور برقي لقال قومك إخوة كذا سدسي مسلمان نبو زور عاجز بو هاتو ولا في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم وتي يا رسول الله إلا عن دوسا لعنتك للدوس بدور من الرحمة إخوة أنا إيماننا هنا دسي برس كده وفرمي اللهم اهدي دوسا واتني بهم خواء هداية الدوس بدو هميان بين بولام أفرمي بيود وتي بنرمي لقليانا الله أمجار الرشد وهاته والسيبيانش كز لقلي أبو نيكي لو سيبيانش كز لقلي أبو هريرة كإيمانيان هنا دواتر كاتك هجرتي كربو مدينة في غمر إخوة صلى الله عليه وسلم أوان لدوس وليمامه وكوتنا الرئ كاتك هاتن هشتا مال خوان كربنا مدينة كهرهم من إيمان هنا أبو هريرة اللي قال دايكي كدايكي هشتا إيماني هنا أبو فيك وأنش هاتنا ناو شاري في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم أبو هريرة تشيبك لنا مدينة أفرم السيرم كر مهاجرين خريكي كارو كسابته بازرقاني وتجارة أنصاريش خريكي زرعات هند جاري لمزقود كو ابنو أفرم بريارم دا من دسكم بخزمتي في غمر إخوة صلى الله عليه وسلم أفرمي هاتم لمزقوتها لام أدا بوما ويت شوار صال همو كاتك لخزمتي أبو بو هر شوية نبت شوية لقال يا أبو أفرمي حتى لقال يا أتشمو بو مالو لنو مالا كان يخويا لقال يا أمامه أفرمي تنها شوان بو كاتي خو أتشمو نو مزقوتو نيو الرويان أفرمي أهل الصفا باش يكيقوم لأهل الصفا مأوى النبو شوين النبو أهلي النبو أفرمي شوار صال انقطع عن الدنيا ليلازم النبي صلى الله عليه وآله وسلم شوار صال الريك انقطاعي كل الدنيا تنهى لبرأي خزمتي في غمرك صلى الله عليه وآله وسلم لقل يا أبي جياني فقير كاني بسر أبر بلام يدور معه في بيوت نسائه حتى لمالي خزانة كاني في غمري خويا صلى الله عليه وآله وسلم بوهرشوين بروشتا أبو هريرة لخزمتي أروش أصحابي قورة سيدنا عمر سيدنا عثمان سيدنا علي طلحة زبير هندي فرمايشتهم ولا أبو هريرة أنا أبرس طبعا أبو هريرة لكاتي خيبرة جنج خيبرة يتناو مدينة شوار صال التزامه كما في غمري خواه صلى الله عليه وآله وسلم زياتر ل 5000 فرمايشتي في غمري خواه صلى الله عليه وسلم أجرته قوتي حفظي أفرمي من لقل أنسا هردك من خريكي فرمايش بون أفرمي أنس خوانواري هبو أينوسي من خوانواري منو تنها لبرمكر جاري كان على سيرم كد دنك خريكي يترحج سكان زور بالليم تيكتشن شو ما خزمت في غمري خواه صلى الله عليه وسلم عرزم كرك خريك الليم تيكتشن فرمايش كان فرموي عباكت داكنو رايخة على عباكم دانو رامخس أفرمي دعاي بو كردم دعاي وتي كوي كرو عباكتو هاليقرا على مش كوم كردو تنام بسنجي خومو فرموي ترشت لبير ناسيتو أفرمي للدعاي أو هر فرمايشتكم لبرك لبير من أسو هل ذهن ما أمايو جرأتي أبو هريرة لسر برسيار وهاي كردوك حديثي زياتر بجرته هندي كاري تايبت في غمري خواه صلى الله عليه وسلم في أداء يشق لو أنا لما جاء رمضان فرمي برو أو زكاتي كوكرا وتو أي أبو هريرة تو بارز قاري ليبكا هر لزماني أواكرا بمؤذن في غمري خواه صلى الله عليه وسلم ناردي وبحرين لزمان إمام أبو بكر مشاركة كل حروب الردة لزمان إمام عمر بلاد فارس فتح بلاد فارس يشق لا جندي آزاكان تيا بريتيبو لا أبو هريرة إمام عمر كردي بوالي كردي بقورة بسر بحرين جاري كان هاتو بحرين سروتو سامان كي زوري بيكا وناو طبعا إمام عمر سبحان الله يكيق لشتزور قرين كاني لقل أول يعني كداي أنا همو جاري سفري أكردنو حرشيان بيا أكل لي أسنو أفرميك هاتو بيود أمباريس يكوت كردوتو أي دوج من إخوة إسلام
الله يوتم والله ندجمني خوام ندجمني إسلام والله هاد كان خوش محاربي همو أوانا أكم كدجايتي لقال إسلام ولقال خوايا أكن أما رد لكيوبو بخوال لويك بود ناردم خوت أوم كو كردوتو إنجا كاسبيشم كردوه وتي نازاني برام داوكا نابي كاسبي بك نابي تو كاسبي بك تو والي مني أفرمي بوبا مناقشة من 12,000 ديناري لسنتم الله بظلمك زور قرم زاني ديناري آلتو 12,000 ديناري لبسنة الله زور في عادز بوم الله نيوجي بياني هالصام زور غنبار بوم الله دستم برس كدتم خواء لقناه إمام عمر ببورة بخواء بنا راحتي كوم كردوا بس هموي برد هموي لسندم الله دواي أو إمام عمر تحقيقي أكد ورد قراه بدواي سيرتي أبو هريرة سيري كري يكفل سي مسلمانانية هموي برنجي خوي بياكد فرموي أزانم أي أبا هريرة برنجي خوت بياكد بس نادمو شو قاعدة كي من آوية ستنا بيت الماضي مسلمانانو والله بريار أدم أمجارة بكاملي أتكم بأميري بحرين تي والله أي إمام جاري كثير أمارتناك جا من أمارتكم وهرشي بياكم ببرد شبك وازي لأمارتي أنا وتي أي شيء أكي وتي تعليمي خلق دا أدم خليكي دعوبة انقوازة محجي ترناك بويا همو حياتي أم قورة بيا ولا خزمتي دعوة بانقواز وجيرانوي فرمايشتي بيغمري إخوة صلى الله عليه وآله وسلم لزمن إمام عثمان أفرمي شوم مالكي إمام عثمان دوري مالكي درابو شمشيرة كم هلكي شابو شوم خزمتي وتنبز أمر كأمر أما أنا هاتون لدرو مدينة يعني زور بين بوتو بخوا أمش بشيرم سورة كم لخواني أوانا فرموي أمرت بي أكم بدانان وفرداني شمشيرة كده الله والله نموتنا يكسر شمشيرة كم فردا تشكو خليفة مسلمان أمري واجبة يكسر فرم ده الله والله دوای هرچی میکرد شمشیرەکەم بۆ نەدۆزرا و نەمزانی کێ بردی چۆن برا یەکسەر بە گوێم کرد و گوێڕایەڵێم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەسەر تربیەی ئەبوو هورەیرە کۆمەڵێ لایانی زۆر گەورە ئیش تێ ئەکا کە ئەبا هورەیرە خۆی ئەیگێڕێتەوە ئەفەرمێ جارێکیان خۆشەویست فەرمووی یا ئەبا هورەیرە هۆ ئەبا هورەیرە کون وەریعن كسيك وارع بتكن أعبد الناس شان ورعكي أو نعبادة زيادة طبعا يوم دوشت من هي لشرعة في أوتي شرع ورع شرع ورع هندشتي لشرعة جائزة والله ورعان إنسان خوي أبارز شرع ورع أم دبابة زور قورية زور شتي حلال هي حلال دروس إنسان خوي لي أبارزه مخافتي وينك يتناو حرامه وفي أوتي ورع فرميتو ورعك لاشتكانا خل الشبهات وبارزة بيت عابد تريني كس وكن قنعا كسيك قانع با تكن أشكر الناس أبي تباشتين شكرانا بجيري خوا وأحب للناس ما تحب لنفسك تكن مؤمنة علامتي إيمان دار أوشتي بو خوي بي خوشة وبراكي بي خوشة توابا أي أبا هريرة وأحسن جوار من جاورك تكن مسلمة أقرأت دليل مسلمانتي بزاني چاکەکاری بکە لەگەڵ ئەو کەسێک کە دراوسێتی دەکات لە هەر کارێکە لە دوکانداریە لە بازاڕە لە ژیانە لە خوێندنە چاک بە لەگەڵ ئەو جیوار و ئەو هاوڵانێکەوە بۆ دروست ئەبن ئەوە علامەتی مسلمان بوونە و ئەقل الضحك کەم پێ بکەنە فإن كثرة الضحك تميت القلب چونکە زۆر پێکەنین وها ئەکات دڵەکان ئەمرێنێ ئەبوو هورەیرە کۆمەڵە مەشهەدی جوان جوانی هەیە لە تەربیە دي قد بدأ أم كلماتنا في غمري خاص الله عليه وآله وسلم تشبهر ورديشي قوري أم بياوك أفرمي أبو هريرة زور في غمري خاص صلى الله عليه وسلم خوشويست كهات مدينة يكيق له كاركان كملازمة أكر حزي أكر هموك تسري ديدارو نوتواني جواني في غمري خاص صلى الله عليه وسلم أفرمي كهاتنا ناو مدينة بلام دايكي مشرك هشتا لنا مدينة إيماني هنا بس خوي إيماني هنا أفرمي همو روجك قصي لقال دايكي أكرت دايكي بشكم إيمان بيني والله بيغمري خواه صلى الله عليه وسلم أو صفاتك أو أخلاق برزكانيتي أبو شوازيا زور هولي لقال دايكي هذا دايكي روجك زور توربو أم قصاني هر دوبارة أكر ودوبارة أكر دوا قصيكي نشياي بيغمري خواه صلى الله عليه وسلم أبو هريرة دسي كربا قريان خوشويز لدالله زور قوري كجواني في أدري يعني إهاني في أجري تحملناك أفرمي زور قريا والرأي كرت
چوو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله یا رسول الله دایکم زۆر خۆشەیە والله ئەمڕۆ چەند جارە باسی تۆی بۆ ئەەکەم ئەمڕۆ قسەیەکی بەرامبەر بە تۆ کردو زۆر گەورە تو خوا دوعای هیدایەتی بۆ بکە بەس لەبەرەوەی شتێک نەبیسم لەوە ئازاری دڵم بدا چونکە تەحمل ناکەم کە قسەی بەرامبەر بە تۆ ئەکە هیچ تەحملم نامێ دەستی بەرز کردەوە خۆشەویست فەرمووی اللهم اهدي أم أبي هريرة اللهم اهدي أم أبي هريرة اللهم اهدي أم أبي هريرة سێ جار خوای هیدایەتی دایکی ئەبوو هورەیرە بدە ئەفەرمێت لە خۆشی ئەم دوعایە وتم ئێستا ئەچمە بە دایکم وەڵام تۆ قسەی پێ ئەڵێ ئەو دوعات بۆ ئەکە ئەڵێ ڕام کرد هاتمەوە ویستم دەرگاکە بکەمەوە وتی مەهلەن یا ئەبا هورەیرە دەرگاکە مەکەرەوە ئەڵێ مش وەستام لە پەنای دەرگاکە گوێم لێ بوو دایکم خۆی ئەشۆرد ئەڵێ دواتر خۆی پێچاو دەرگاکەی کردەوتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ئەڵێ کە ئیمانی هێنا لە خۆشیان نەمەزانی چی بکە ئەڵێ یەکەم جارم بوو لە ژیانمە لە خۆشیە بگریم ئەڵێ دەستم کردەوە بە گریان و ڕام کردەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله یا رسول الله دوعاکە یەکسەر گیرا بوو بەخوا چوومەوە ئاوە دایکم خۆی ئەشۆری دەرگاکەی کردەوە ئیمانی هێنا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دەستی بەرز کرد اللهم حبب عبيدك هذا وأمه إلى عبادك المؤمنين خوایە ئەم عەبدەی خۆت ئەبوو هورەیرە لەگەڵ دایکە بکەرە خۆشەویستی ئیمانداران وحبب إليهم المؤمنين خوایە خۆشەویستی ئیماندارانیش بخەرە دڵیانەوە ئەفەرمێ ئەبوو هورەیرە والله لە دوای ئەمە هەر کەسێک منی ئەبینی خۆشی ئەویستم ناوی ئەویستم خۆشی ئەویستم خۆشم نەمەزانی بۆچی دوعاکەی کەڕەمی دوعاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە عیباداتە ئەبوو هورەیرە عیباداتی زۆر گەورەیە ئەفەرمێ شەو ئەکەمە سێ بەشێک تیا ئەخەوم بەشێک هەڵەسم بەشێکیش بەس فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم مراجعەکەمەوە وثلث أتذكر أحاديث الرسول صلى الله عليه وآله وسلم لە ڕوایەتێک ترە ئەفەرمێ شەو ئەکەمە سێ بەش ئەبوو هورەیرە خۆی خێزانی کچێکی لە ماڵەوە بوون ئەفەرمێ سێیەکی یەکەم ئەوە خێزانم خەریکی عیبادەتە بێ سێیەکی دووهەم کچەکەم سێیەکی سێهەم خۆم خەریکی عیبادەتە بێ شەویان کردو بە سێ بەشەوە لە ماڵەکە تەوزیعیان کردو بەسەر خۆیانە مواقفی زۆر جوانی هەیە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەموو لەحظەیەک ئەم 4 ساڵە خۆشەویستمان ئەیبینی ئەبوو هورەیرە ئەبینی ئەفەرمێ جارێکیان ویستم بچم بۆ خزمەتی بیرم کردەوە لەشم گرانە والله ئەبێ بڕۆم نەچمە خزمەتی ئەڵێ دوور کەوتمەوە چوومە دەرەوەی مەدینە خۆم شۆرد و هاتمەوە لە ڕێیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم پێگەیشت وتی ها ئەبا هورەیرە ئەمڕۆ دیار نەبووی والله یا رسول الله حەزم نەکردووە لە خزمەتی تۆیە بە جەنابەتەوە دابنیشم نەمتوانی چووم خۆم شۆرد پێغەمبەری خوا زۆر سەری سوڕما فەرمووی سبحان الله إن المسلم لا ينجس سبحان الله پاک و بێگەردی بخوا ئیماندار قەت پیس نابێ بە جەنابەتیش پیس نابێ قەی ناکەوە جەنابەتی معنەویە وەرە دانیشە ئەفەرمێ ڕۆژێ چوومە خزمەتی پرسیارێ لە دڵما چەند مدەتێک بوو ئەهات و ئەچوو هەر ئەمیز بیکەم ئەفەرمێ چوومە خزمەتی فرسەتم هێنا وتم من أسعد الناس بشفاعتك کێ لە هەموو کە زیاتر خۆشبەختترە بە شەفاعەتی تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خۆشەویستمان فەرمووی لقد ظننت أن لا يسألني عن هذا الحديث أحد أول منك أخو خوشم بيوم وابوك كذب بيشتو أم برسيارم لناك تو يكمي أفرمي لما رأيتك من حرصك على الحديث شو زور حريصي لسر فرمايشتا كان أمزانك تو يكم كسي أم برسيار أكي أسعد الناس بالشفاعة يوم القيامة من قال لا إله إلا الله خالصا من قلبه باشترين كسيك سعيدترين كسي بالشفاعة من كسيك بدل ناخي هاوارك لا إله إلا الله هيج پرستراء بقنية إلا الله نبي جل جلاله أبو هريرة مشهدك خوش من بو أجرته وأفرمي ما أهل الصفة هيج ما نبو بيخوين هيج تيك ما نبو أفرمي روجك يان زور برسيم بو أو روجه هيج مدزنك روجي دوم روجي سيهم على چند بردكم خسوة سرسكم زور ما ندوبم أكوتم الله وتم والله أسألتم برسيار أكم لأبو بكر الصديق بشكم أنباتوا ومالي خوان شتيكم أداتي أفرمتهم لسرقا كم زقوت أدانشتم يا أبو بكر هاد برسيار ملك التفسير آياتي الله برسيار كي جواب بايا والرشد نيبرد مولق الخويا الله وتم دي بشكم يشتر بي الله إمام عمر هاد شوم برسيار ملك أفرمي أيش جواي برسيار كده مني نبرد الله بلام راهات ونزوزو برسيار ملك
على پیغمبری خدا صلی الله علیه و آله و سلم لمزگوت هات درو لا چایکی و من خستو زردخانه کی برام کردو وتی شوێنم کەوە ئەی ئەبا هوڕێرە ئەفەرمێ کە شوێنی کەوتم چووە ماڵەوە منیش ئیزنم وەرگرت و چوومە ماڵەوە ئەڵێ کە دانیشتم لە خزمەتیە فەرمووی هیچ شتێکمان هەیە وتیان قاپێکی بچووکیانە ناوتیان ئەم قاپە بچووکە شیرمان بۆ هاتووە ئەڵێ سێرم بەرز کردەوە سێرەکەم لە نیو کەمتر شیری تێ وتم قەی ناکە بەشمەکە الله پیغمبری خدا صلی الله علیه و آله و سلم سیدی شیرکی کرد و فرمود برو ای ابا هریره اهل صفان بو بانک الله اهل صفا هفته بو 8 کس بو الله منیش نم اسای چی که زور پیا ناخوش بو بتمام خوم بی خوم مثلا اهل صفا بان من لبرس اخری که اورم الله بقاسم بس شلون ما نأهد بزور شوم لمزجود هو اهل الصفا پیغمبری خدا صلی الله علیه و آله و سلم بانک تانه که فرمی هموی بدو ما هاتم سریان بس عليه خوش اسمان أي فرمو أي أبا هريرة أدي كيك بيان دربه تير بخونه عليه أم بكسي كم أي خوار دوا سيرم أكل دي توزع كتابي هلا توا على برزي كردوا ده هنا وكو خوي وابو يا يودسم يام بدوم يام بسيم يام بهر همو يان تير يان خوار على إنجابيرم كردوا وتنبو خوي أسا من أبي زور كميلة وخوم شو كبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أو ما هو برسيتي أفرمي كاتك قابكم هنا على زرد خاني كبر أمروتي بس منو توما بين أي أباهر دي توش بخوره على خوارد ما توزع واستمتعتير نخوم بمينته على دسم قرته فرمي هم بخو على جاري دو هم زورترم لجاري كم خوار دسم قرته وتي هم بخو على جاري سي هم تير بوم على وتي بخو وتم لا والذي بعثك بالحق ما أجد له مسلكا بخو أو دم خوارد يتر حجم بينا آخره إن جعل دام دسي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم حمد الله وسمى وشرب الفضل أو كما أبو خواردي سباسي خواي لسر كردو حمدي خواي كردو بسم الله كردو خواردي أبو هريرة رضي رحمة خواي لبه لدواي وفاتي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم رجل كان شو أنا وبازار سيدي كل خلق خريج كرينو فروشتنن فرمي هو أهل بازار أبو هريرة بانكتانا كخلق هم يكوبوا لدوري يعني يا الله خير أبو هريرة تيو تشي أكن لبازار أبو خاطر إخوة أي شيء بكين كل تيو ميراثي في غمري إخوة صلى الله عليه وآله وسلم ودابا شكل لمزجوته والله خلك أشبه بلا حرهم أخوي كردو برو مزجوت رانك كسير كان هيجني والله ورد أهاتنا وبرو بازار أبو هريرة لبازار وبرو مزجوت تي أبو هريرة والله نميراته أبو نهيج شلون أي شيء تنبين لمزجوته والله مجموعة قرآن يعني مجموعة فرمايش مجموعة ذكر يعني أكل فرمي أو ميراتي في غمبر إخوة صلى الله عليه وآله وسلم أو ميراتك أو دي ويحكم فذاك ميراث رسول الله صلى الله عليه وآله وسلم بخوا أو خشي السكرج أو ميراثي بجهشت دي أو ميراتك يتي ورقرن وفاتي أبو هريرة رضي رحمة الله عليه أبا مسلم أبا سلمة بومان أجرته وأفرمت شوم سرداني مكر زور نخوش بو الله خست ما سر سنجي خوم تن هاوارم كر اللهم اشفي أبا هريرة خوا شفاء أبا هريرة بدل الله أبا هريرة وتي خوا جوابي أم دعاء نديته أم دعاء جوانا خوا شفاء ندي الله دعاء رويتي كردم وتي إن استطعت يا أبا سلمة أن تموت فمت أجر وستد يا توانيت بمره فوالذي نفس أبي هريرة بيده قسم بوكس نفس أبي هريرة بدست ليأتين على العلماء زمان الموت أحب إلى أحدهم من الذهب الأحمر والله الرجل يبسر علماء زناني أم أمتا مردن بلانا زور شيرين ترى لويك ألطوني سوريا بديتي ألطونا كان مردن يام بيخوش ترى بخوا يشك لأيوة ستلا قبري براكي أو سيري أكا عليا ليتني مكانه خوز قبل لشيني تويا أمردمو من زندون أبو همش الدعاء أكرت أي فرمو اللهم لا تدركني سنة 60 خويا نمجي صالي شسطي هجري هم جاري أم دعاء أكرت طبعا لبنجاو حوتي هجرية وفاتك لروايتك على لبنجاو نويا همش أم دعاء أكرت طبعا برسير أن لكر بوشي فرمي فتنة لصالي شسطة ودس بيك درجاي فتنة كان لصالي شسطة وبصر أمتها وأكرته همش أم دعاء أكرت أبو هريرة رضي رحمة الله بوفاته كذو لبقي عن يجرى حتى أمره زورترين خوشويست هي أبو هريرة
زۆرترین دژمنیش هەر هی ئەبوو هورێرە. کێن ئەوانەی دژایەتی ئەبوو هورێرە ئەکەن، کێن ئەوانەی ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە باسەکە خوای هەر کەس ئیماندارە بخرە دڵیەوە خۆشەویستی ئەبوو هورێرە. دوو پێر زۆر دژایەتی ئەبوو هورێرە ئەکەن. یەکەم شیعە، دووهەم ئەوانەی کە بخۆیان ئەڵێن قورئانی. ئەم دوانە زۆر دژایەتیەکە. شیعە بۆچی؟ ئەڵێن لەبەر ئەوەی تەئیدی معاویە کردو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، لە کاتی حکم و دەسەڵاتداریە تەئیدی معاویە کردو. دیارە ئەبوو هورێرە ئیسنادەن لەسەر کۆمەڵی ئەحادیث هەموو جارێ لە بازارە بە خەڵکی ئەوت وەیحەکم تەمەسەکوا بصدغی معاویە اللهم لا تدركني إمارة الصبيان. ئەفەرمێ کورە خەڵکینە دەست بگرن بە هەردوو پرچەکەی معاویەوە. تەڵان معاویە دوو پرچی ئەملا ئەولای ئێرەی هێشت بووە، ئەی هێشتەوە ئەی هاتە خوارەوە، فەرموو تون دەست بگرن بەمانەوە. بەخوا معاویە دەرگایەکی زۆر گەورە، دوای معاویە شەڕێکی زۆر گەورە دەست پێ کرد. چۆن با بڵێن کاڵک لێ ئەبێتەوە، تەڵان ئاسانترین شتێکە لێ ئەکەیتەوە کاڵەکە ئەگەر پێگەی بێ، یعنی هەر وا هەستەکە هەر خۆی لێ بووەتەوە کە دەستی بۆ ئەبێ. والله چۆن ئاوا کاڵک لێ ئەبێتەوە، ئەوە سەری ئینسانەکان دوای معاویە لێ ئەبێتەوە لە دوای ساڵی 60. خۆشەویستمان وای فەرمووە بۆیە دەست بگرن بە معاویە، کورە معاویە دەرگایەکی ئەمنە، فیتنە لەو کاتە نایە کە معاویە بێت، ئەگەنە لە دوای معاویە تر مناڵ حکومەکە. ئەم قسەیە خۆ هەر ئەم نەیکردووە تاوەکو شیعە ڕخیان لێبێ. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خۆی جارێکیان لە یەکێ لە خۆتەبەکانی هاتووە کە عەبدوڵڵای کوڕی ئیمامی ئەحمەد لە کتێبی ئەسسونەیە نەقڵی ئەکا ئەفەرمێ لا تەکڕەهوا ئیمارەتە معاویە، کورە کەرا پێتان ناڕەحەت نەبێ کە معاویە ئەبێتە ئەمیر و ئیمارەتی ئەوتان پێ ناخۆش نەبێ. بەخوا ئیمارەتی معاویە خەیر و بەرەکەتە بۆ ئوممەت. لە دوای معاویە ملەکان سەرەکان بە گەردن و بە ملەوە نامێنن، هەمووی ئەقەرتێ، ئاگاتان لێبێ. بۆیە شیعە لەم خاڵا زۆر تەرکیزە خەنە سەر ئەوە کە بەردەوام لە سەیدنا ئەبوو هورێرە ئەدەن و هەر فکری شیعەشە تەشەنەی کردووە بۆ ئەو کەسانەی کەوا ڕقیان لە حەدیث ئەبێتەوە و دژایەتی ئەبوو هورێرە ئەکەن. بەڵام ئایا با بزانین ئەو تەعنانەی کە ئیدەن لە ئەبوو هورێرە بزانین لە جێگەی خۆیەتی یان لە جێگەی خۆیان نییە؟ گەورەترین تەعنێک لە ئەبوو هورێرە ئەدەن، ئەڵێن چۆن ئەبێ کەسێک 5000 و تقریبا 300 ئەوەندە حەدیث 374 حەدیث ڕیوایەت کە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ماوەی 4 ساڵ. چۆن ئەبێ؟ بينما إمامي عمر كمتر روايتك، إمامي أبو بكر كمتر روايتك، ظاهر قسكيان وابي أتشتواب ظاهر قسكيان واسك وردي أكيتو سيرك أم قصة هيك واني بو آية سيدنا أبو هريرة أم حديثانا تنها خوي الرواياتي كردوه يان نقل كسيتر الرواياتي كردو. طبعا نفر ما يشتانا هرهم ويان ئەگەر وردی کەیتەوە مکرڕی تیان نەهێڵی مکرڕ چونکە جاری وایە ڕیوایەتێک بە 3 سەنەد بە 4 سەنەد لە ئەبوو هورێرەوە ئەگێڕێتەوە، کورتی کەیتەوە 1500 ڕیوایەت دەمێنێت. 1500 ڕیوایەت. ئەم چەند ڕۆژ لە خزمەتی پێغەمبەری خوایە بووە صلی الله عليه و آله وسلم تا وەفاتی کردووە 4 ساڵ و 2 مانگی ڕێک 1400 ڕۆژ لە خزمەتی بوو. ئەگەر ڕۆژی یەک فەرمایشتی گێڕابێتەوە ئەوەندەیەک، ئەگەر ڕۆژی یەک فەرمایشتی گێڕابێتەوە ڕێک ئەوەندەیەک. أي چەند خطبە لە خزمەتیا بوو لەم ماوەی 200 خطبە لە خزمەت پێغەمبەری خۆیان دانیشتووە صلی الله عليه و آله وسلم. حسابی کەم زان ئەو هەیە. طبعا دیراسەیەکەی دیراسەکەم زۆر پێ جوانە، حەزەکەم ئەگەر بتوان بیخوێننەوە. عدد أحاديث أبي هريرة تحقيق واستقراء. کەسێک بناوی محمد علي المطري، الشيخ محمد علي المطري نووسیەتی بابەتێکی زۆر گرنگە، ژمارەی فەرمایشتەکانی ئەبوو هورێرە هاتووە تحقیقی کردوون ڕیوایەتەکان و ئیستقرائی کردو، هەمووی کۆ کردوێتەوە. ئەفەرمە سێرم کردو 1500 ئەم خۆی 1400 ڕۆژ لە خزمەتی خۆشەویستە بووە صلی الله عليه و آله وسلم. لایەکی تر ئایا ئەم فەرمودانە بە تەنها ئەبوو هورێرە گێڕاوێتەوە؟ چەند فەرمودەی پێوتە ئینفراد ما تفرد به أبو هريرة، ما تفرد به أنس بن مالك، ما تفرد به سيدنا عمر، هر یەکێک لە هاوڵان کۆمەڵشتی تایبەتی هەیە لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم. کێ زۆرترین تایبەتمەندی هەیە؟ ئەنەسی کوڕی مالک لە هاوڵانە، ئەبوو هورێرە نییە. ئەی بۆ تەعن لەسەر ئەبوو هورێرەیە، ئاخر کێشە شیعەیە لە پشتەوە، لەبەرەوەی شیعە ڕخیان لێیەتی یان لە سەیدنا ئەبوو هورێرە ئەدەن. بۆیە ئەفەرمێ
ئەنەسی کوڕی مالک 546 فەرمایشتی ڕوایەت کردووە. عەلی کوڕی ئەبی طالب 127 ئەوە بەسی خۆیەتی کەسی تر لەگەڵا مشارەکەی نەکردووە. عەبدوڵڵای کوڕی عومەر 480 ئەبوو ذەڕی غیفاری 106 عائیشە 392 دایکمان عائیشە ئەبوو موسای ئەشعەری 123 ئەی ئەبوو هورێرە چەند دانەی ڕوایەت کردووە 4 ساڵ و 2 مانگ لە خزمەت خۆشەویستە تەنها 110 فەرمایشتی ڕوایەت کردووە بەسی خۆی کە بۆ ئەو تەعنەی کە لێ ئەدرێ لە جێگەی خۆیان نییە بەڵکو بە هەدەف لێ ئەدرێ. هەر مەسەلەکەش ئەوەیە خوا جەل جەلالوه بۆی ئەو کەسێک کە تەعن لە ئەبوو هورێرەدا ئەبێ ئاگای لە ئیمانی خۆی ئیلا بغزێک لە دڵیەتی بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەرامبەر بە وتە شیرینەکانی. طبعا بابی علمی حەدیث بابێکی زۆر گەورەیە بەڵام بۆی ئەمەم عرض کردن کە گەورەترین تەعن لەم پیاوە ئەدرێ. ئێمە زۆر فائیدە وەرئەگرین لەمانەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ ئەبوو هورێرە ئەم هەموو فەرمایشتە جوانە کە بۆ ئێمە ڕوایەت کردووە کە 30 ساڵ دوای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ژیانی بەسەر بردووە و حەدیثی بڵاو کردوێتەوە. بیرکەنەوە ئەڵێن ئەی بۆ ئیمامی عومەر ئەوەی نەکردو. ئیمامی عومەر چەندێک لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ژیانی بەسەر بردووە بەڵام ئەم 30 ساڵ زیاتر بۆیە ئەبینی ئەمەی کە ئەبوو هورێرە کردوێتی ئەم میراثە گەورە لە بەحرەینە لە شامە لە فورسا لەکوێ لە هەموو شوێنەکانە ئەبوو هورێرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمایشتی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم بڵاو کردوێت. خۆشەویستی لە نێوان خۆشەویستی طبیعی و خۆشەویستی دینیە. ئەبوو هورێرە و دایکی ئەبوو هورێرە و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەکی تر لە دەرسەکان کە ئێمە سوودی لێ وەرەگرین. چەند گرنگە ئینسان ئەم دوو خۆشەویستی هەردووکی لە ئاستیەکە بێڵێت. ئەبینی دەسەڵاتی نییە بەرامبەر بە دایکی ئەگریە خۆی ئەخواتەوە بەڵام بێ ئەدەبیە بەرامبەر بە دایکی نایکە. ئەگەر لە کاتێکشە جەرگی ئەبوو هورێرە بڕیوە جەرگ چکە قسەیەکی وتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر گەورە بە زۆر بەلایەوە ناڕەحەتە خۆشەویستەکەی لەکەدار کردووە. ئەبوو هورێرە لە مەسەلەی ویلایەتە خۆی تەفەڕوغەکە بۆ خەریکیە نەشری علم و خواناسی و فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. کۆتا خاڵ لە خزمەتە نەباسی کەم فەقێتی و بەرەکەتی مزگەوت و فائیدەکانی فەقێتی هەر لەم زەمانەوە هەیە. فەقێکە لە مزگەوتە ئەمێنێتەوە خوا زۆر لطفی لەگەڵاک زۆر دەروی خێری لێ ئەکات. جاری وە هەیە ئەم فەقەیە کەس شعرێکی پێ نەوتووە لە خۆ شاعیر دەرەچێت. هەندێک جار خەوی زۆر گەورە گەورە ئەبینێ شتی زۆر عەزیمیەتە پێشچاوی. هەندێک جار فەقێ لەبەرەوەی خواردنەکەی زۆر زۆر حەڵاڵە بە حەڵاڵی دوعاکانی هەموو گیرا ئەبن. فەقێکە دانیشە لە مزگەوتە هەموو لەحظەیە لە باشترین بوقعی خوا میوانی خوایە لەسەر زەویە میوانی خوا جەل جەلالوه لەسەر زەویە. بۆیە یەکێک لەو ئەرکانەی خەڵکی موسڵمان کاروباری فەقێتیە کە وەکو ئەهلی سوفەیە نەپێشچاو لەناو مزگەوتە ئەمێنەوە خەریکی خواناسی و تاعەت و دینداری و نەشری عیلم و وەرگرتنی عیلم و بابێکی زۆر گەورەیە. من هەموو جارە فەقێگە بینم سەیدنا ئەبوو هورێرە ئەهلی سوفە ئەوانە مێنەوە پێشچاو بالضبط وەکو ئەوان چۆن لەناو مزگەوتە و فەضڵێکی خواردن ئەگەر بمایەتەوە بەکاریان هێنا بە هەمان شێواز بەڵام خوا چ لطفێک ئەکاتەوە. بیرکەنەوە ئێستا لە جیهانە ئەو هەموو زانکۆیە هەیە لە زانکۆیەکە 500 کەس تەخەڕوجی کردووە لەم 500 کەسە چەندیان ئەبنە قائید سێرەکەی دوانیان ئەی فەقێ وەڵا 6 فەقێ تەخەڕوجیان کردووە چەندیان قائیدن چواریان یعنی ئێستا بە داتایەکی گشتی لە جیهانە لە 6 فەقێ چواریان ئەبنە قائیدی گەورە مهنەکەی خۆیان ئەزانن چیە کاری خۆیان ئەزانن چییە ئیشی لەسەر ئەکەن خەڵک بە دەوریانە کۆ بێتەوە تەئسیریان لەسەر دەوروبەر ئەبێ بەڵام لە ئاستی زانکۆکانە لە 500 کەسە اینجا ئەگەر 2 کەس یعنی لە 100یەکیشمان نییە لە 500 کەسە 2 کەسمان دەست ئەکەوێت کە قائید بێ. بۆیە بەرەکەتی مزگەوتی جامع لەگەڵ جامعەیە ئەزانی چەند جیاوازی هەیە. خوای گیان ئێمە ئەم چەند ساتانەی ژیانمان لە خزمەتی ئەم هاوڵەشی نابەسەرا برد. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەم کەڵە پیاوە زۆر ئیسفادەی لە دوعاکانی پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه و آله وسلم. خوای ئێمەش بە زمانی ئەو خۆشەویستەمان دوعا ئەکەین یا ئیلاهی هەر چاکەیە لە هەموو ژیانیە ئەو خۆشەویستەمان داوای کردووە خوای ئێمەش داوات لێ ئەکەین پێمان عەتاک هەر خراپەیە ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریە پەنای پێگرتووی خوای ئێمەش پەنات پێگرین و پەنامان بدە یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا ئیلاهی خۆشەویستی هاوڵان لە دڵمانە زیاتر کە
يا إلهي داوات لي أكين صلاوي إما بقينا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم صلاوي إما بقينا أبا هريرة يا أكرم الأكرمين خويا داوات لي أكين برحمته بزي خود بكرمي خود رضواني خود بسر أبا هريرة ودايك ببارينا يا رب العالمين يا ربي خويا داوات لي أكين بناوي جوانت وصفتي برزة باسم عظمت بركاتي أسماء وزي بسر معنا ببارينا خويا الرحمن آسودك يا رب العالمين خويا ضلمان آسودك يا أكرم الأكرمين خويا ما قناهي زور من برسكرتو يا إلهي شرمندي بردم ديواني تون يا أكرم الأكرمين خويا جان هاناي ضعيفي فقيري زليلي خو من بوتو إهنين يا إلهي لسرجم قناها كان من مبورة يا إلهي داوات لي أكين لسرجم قناها كان من مبورة قناها بأشكر أكردو من عفو منك قناها بپنهان كردو من عفو منك گوناهانێک زانیمان و کردمان عفومانکە گوناهانێک نەمان زانی و کردمان عفومانکە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ئیلاهی ئیمان لە دڵمانە شیرین کە یا ڕەبی خوایە گوناه و خراپەکاری و کوفر لە دڵمانە ناشیرین کە بمان خەرسەر ئەو ڕێچکەیی کە خۆت پێی ڕازی یا ڕەب العالەمین نێوچەوانمان بگرە بەرەو خەیر یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هەموو ئەو خراپەکاریانەی کەوا لە ژیانە هەن یا ئیلاهی ئێمە پارێزراوکە لێی خۆمان دایک و باوکمان ماڵ و مناڵمان خێزان و هاوسەرمان دەور و بەرمان خۆشەویستانمان پارێزراوکە یا ڕەب العالەمین خوایە لەم زەمەنی فیتنە بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەی وتومانە لێمان قبوڵ کە ئەم کەلیماتانەی گوێمان لێ بووە لێمان قبوڵ کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت هەموو گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەرکە خوایە گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەرکە یا ئیلاهی گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەرکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناهي من الشيوخ جبوري خواه لمن قبولك